شانازی بکەین بۆی کەوا ئێمە حیجابین ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژوو زانین کەوا ئافرەت دۆخی چۆن بۆ لە سەردەمانی پێشووە ئەبینین کەوا لە شارستانیەتی بابل کاتێک کە پیاوێک کەسێکی بکوشتایە ئەوە ئافرەتەکەیان ئەکوشتەوە لە شوێن ئەوەی کە پیاوەکە بکوژرێتەوە. لە شارستانی یۆنانی ئافرەتێکی خەیاڵی دروستکرا و بە ناوی بەندۆرا بەو ئافرەتە بە ڕەمز و هێمای خراپەکاری و شەڕدا ئەندرا. هەروها لە شارستانی مەسر بە ئافرەتیان ئەوت کەوا دروشمی شەیتانە بە شەیتانیان ئەشوبهاند. لە سەردەمی ئێستامانە ئەبینین ئافرەت کراوە بە کاڵە لە تەنیشتی ماتۆر و سیارەکانەدا ئەندرێت بۆ ئەوەی فرۆشیاری زیاد بکرێت. هەروها زۆربەی ئەو دیزاینەرانەی کە جلوبەرگی ئافرەت دروست دەکەن پیاوانن لەبەرەوەی ئەزانن کەوا چۆن ئافرەت ئیغراب بکەن بۆ ئەوەی زیاتر جەستەی خۆی نیشان بدە ئەمەش تەنیا بۆ تێرکردنی حەز و ئارەزووی خۆیانە نەوەک بیانەوەیەکەوە ئافرەت ئازاد بێت. بۆیە ئێمە کاتێک ئازانین ئەم شتانە لە مێژووە ڕوویداوە و لە سەردەمی ئێستامانە چۆن ئافرەت بەکاردێ دێنەوە سەر ئیسلام و بەراوردێکیەکەین کە بینین لە ئیسلامە یەکەم کەس کەوا ئیسلام بوو کە گەورەترین شانازیە ئافرەتێک بوو و دوای ئەوە ئەبینین کەوا لە بەیعەتی عەقەبەیە ئافرەت بوونی هەبووە کەوا بۆ پاراستنی پێغەمبەر دووری خوا لەسەر بێت کەوا بڕوا بۆ مەدینە و بەیعەتیان داوە کەوا بتوانن ئەو بپارێزن. ئەمانەیە کە لە گەورەترین شانازیەکانە کە لە ناو ئیسلامە بوونی هەیە کە ئافرەت حیجابی لەسەر فەرز دەکرێت بۆ ئەوەی تاکو بیپارێزێت نەوەک کۆتی بکە وای لێکەکەوە بێتە ناو دەرەوە بێتە ناو کۆمەڵگە بە خەڵکی پیشامدا کەوا من تەنیا جەستەیەک نیم بەڵکو من فکر و عەقیدە و بیرۆکە و ئیمانێکم هەیە ئەمە بۆ ئێوەی بگوازمەوە.